من پێم وایە پارتی شەڕ بە کەرکووک ئەفرۆشێ و پارتی هیچ نەهج و بەرنامەیەکی بۆ کەرکووک نییە. ئێستا بۆ تیژی ئیسپاتەکە. ئێمە لە 2002 لە مەیدانی هەڵبژاردنین. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک 5 کورسی 6 کورسی هەبووە. پارتی لە باشترین حاڵەتا 2 کورسی هەبووە. لە باشترین حاڵەتە. بۆیە ئەمە بە ئستحقاقیسی ئەمە لایەنیشی. لایەنی دووەمی پارتی هەمیشە لەگەڵ نێارەکانی کووردا دەستی لە ناو دەسا بۆ ئەوەی کەرکووک لە دەست کورد بکات. ینی بۆ نمونە ئێستا هەموو ئەو کێشانی کە لە سەرگەڕان دروستەبی خۆ دیکۆمنتەیە هەموو ئەو عەرەبانە لەلایەن پارتیەوە هانە درێندێن لە سەرگەڕان کێشە بۆ کوردەکان دروستەکەن و جارێشکا گەڕێنەوە بۆ هەولێر. بۆیە ئەم بابەتە من پێم وایە بابەتێکە کورد ئەوێ بە جددی لەسەری بوەستێت چکە ناکرێ پارتی ئەگەر باوەڕی بە کەرکووکە چی کردو لە هەولێر ئەگەر باوەڕی بەکەوت چییە کات لە هەولێر بۆ لە هەولێرەوە مەشاکل بۆ کەرکووک دروستەکە ئەگەر ئەڵێ کەرکووک داگیر کرا ئەی باش شنگال داگیر نەکراوە ئەی باشە مەخمور داگیر نەکراوە ئەی خێرە لە مووسڵەتی هەمانجی لەگەڵ هەموو عەرەبەکانەکە بۆیە ئەمە بە بەرنمەیە بە بەرنمەیە ئەیانوێ کەرکووک بارچی جۆرێ شکست بخۆ بەرنمەکە شەری خوان نییە. من پێم وایە بەرنمەکە لە دەوڵەتەکانی جیرانەوە دەفعکرێ و پارتی جێبەجێیەکە.